بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێتن. دیارە ئەمساڵ سێمین فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆییەکان لە ئیداری سۆران بەرهەمی جوتیاران بەڕێوە ئەچێتن کە ئەتیایدا 56 جوتیار لە سنووری ئیدارەی سۆران بەشداریان کردووە. 18 جۆر لە بەرهەمی خۆماڵی ناوەخۆی ئیدارەی سۆران لێرە نمایشەکرێن. دیارە چەندین کەپردانراون بۆ ئەوەی جوتیاران لە ژێریاندا بەرهەمەکانی خۆیان ساغ بکەنەوە. هاوڵاتیانێکی زۆر لە سنووری ئیدارەی سۆران ئەمڕۆ هاتوونە بەشدارن لە فیستیڤاڵە و سەردانی فیستیڤاڵەکەیان کردووە بۆ ئەوەی بەرهەمی جوتیاران لێرە بکڕن. دیارە چەندین بەرهەمی جۆرا و جۆر ئەخرێتە ڕوو، تیایدا جوتیاران بەرهەمەکانی خۆیان ئاشناکەن بە هاوڵاتیانی دەڤەری سۆران. ئێمە بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە چینە لای جوتیاران، ئەیان دوێنین لەسەر بەرهەمەکانیان و لەسەر ئەو گرفتانەی کە لە کەرتی کشت و کاڵی لە سنووری ئیدارەی سۆران هەن. فەرموون بینەرمان بن. لەگەڵ بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سۆران دەدوین لە بارەی فیستیڤاڵەکەەوە کەرتی کشت و کاڵی لە ئیدارەی سۆران. کاکەمەران سڵاوت لێبێتن. ئەم فیستیڤاڵە چەند جوتیار بەشداری کردووە و چەند بەرهەمی ناوەخۆی لێ نمایش کراوە. سڵاوتان لێبێ کەناڵی پێیام، سوپاس بۆم دەرفەتە. شتێکی باشە کە لەو مناسەبە کۆمەڵایەتیە و بڵێ ئابووریە کشت و کاڵیە بەشدارن کە بژانەوەیەکی هەڵبەتە هەمە لایەنە و هەمە چەشنە بەخۆوە دەگرێت. ئێمە وەکو بەڕێوەیەتی گشتی کشت و کاڵ ئەمە سێمین فیستیڤاڵە لەسەر ئاستی بەڕێوەیەتی گشتیمان ئەنجامی دەین. ئەم فیستیڤاڵەیان تایبەتە و ناوازەیە فۆکۆسمان خستووەتە سەر کۆمەڵێک بابەت فرەچەشنی و فراوانکردنەکەی و جگە لەوەش بەرهەمەکانی سامانی ئاژەڵی پرۆژەکانی تایبەتی ناوداری ناوسەکە تێدا بەشدار بن و خاڵێکی تریش تەنها ئەو پرۆژە خۆماڵیانە بن، ئەو بەرهەمە خۆماڵیانە بن لە سنووری دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ بابەتێک بەشداری نەبێت، تەنهای ناوچەکە بێ. بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت، تەمان ئێمە لەم فیستیڤاڵە بەشداریمان بە 56 جوتیاری سنووری بەڕێوەبەرەکەمان کردووە، هەر یەکەیەکیان بە بابەتێک و بە بەرهەمێکی خۆماڵی کشت و کاڵی لە ناوچەکەدا بەشداری کردووە. بۆ نمونە 17 مێشەوانمان هەیە، 10 جوتیارمان هەیە بەرهەمی ترێی هەیە، 4مان هەیە سەوزە و میوەی هەیە، 3مان هەیە هەنجیری هەیە، دانێکمان هەیە فستەقی هەیە، یەکەمان شووتی هەیە، هەیە نەعامەی هەیە. یعنی بەرهەمەکان ناوازم بەم شێوەیە هەتا دەگاتە 56 جوتیار. و جگە لەو 56 جوتیارش هەڵبەتە هە لە سەرەتاوە ئیشارەتم بە پرۆژەکانی ناپرۆژەکانی سامانی ئاژەڵی کە سپۆنسەری فیستیڤاڵەکەی ئێمەن. لێرەدا دەورێکی کاریگەریان بینی بۆ ئەوەی ئەم فیستیڤاڵە بەسەرکەوتووی و بە هەماهەنگی لەگەڵەوان ئەنجامی بدەین. دەستیان خۆشبی لێرەدا سوپاسیانەکەمەوە، سوپاس پێزانی خۆمان ئاراستیان پرۆژانە ئەەکەین. ئەوەی کە لێرەدا پێویستی شەباز بکرێ مەبەستمان لەو فیستیڤاڵە چییە؟ ئایا مەبەست چییە؟ مەبەستمان لەم فیستیڤاڵە ناساندنی برا جوتیارەکانمانە کە دەست و قامەیەشی بە بەهرەیی بە زیرەکی ئیش لە مەزالی خۆیان لە بواری کشت و کاڵەکەن، بە هەمان شێوە بەرهەمەکانیشیان پێشکەش بە خەڵکی ناوچەکە بکەین، ئاشنا بکەین. تەنها ئاشنایەتیش بەس نییە، بەڵام ئەوان لە میانەی ئەو میکانیزمەیە کە ئێمە بەکاری دێنین کوالیتی بەرهەمەکانیشیان هەم لە لێڤڵێکی بەرزدایە بە خەڵک دەناسیێنین کە بتوانین لە ئایندەدا بە شێوەیەکی فراوانتر کار لەسەر ئەو بابەتە بکەن و ئەم بەرهەمانە بچن بەشداری بازرگانی بکەن، لۆگۆیەکی تایبەتیان هەبێ و سەرتیفیکاتی تایبەتیان هەبێ لە مستەوای بازرگانی نێودەوڵەتی بەشدار بن. جوتیارەکانمان هیچیان کەمتر نییە و خاک، ئاو، ئیکۆلۆژی، هەموو بابەتەکان لێرە فرەچەشنی هەموو دەوڵەمەندی تایبەتی خۆی هەیە. بۆیە ئێمە هەوڵەدەین ئەگە جوتیار بە جۆش و خڕۆشەوە بەشداری بکە. بۆ ئێمە فیستیڤاڵە شتێکی باشە بۆ ناسانی بەرهەمی ناوەخۆی جوتیارانمان. بەڵام ئەوەی ئێمە قسەمان لەگەڵ جوتیاران کردو گلەیان لەوەی هەیە کە وەزارەتی کشت و کاڵ هاوکاریان نییە لە دابینکردنی پێداویستیەکان بۆیان. هەروەها ڕێگاوبانەکانیان بە تابەتی خۆتە زانی منتیقەی بە ناوچەیەکی شاخاوی ڕێگاوبانی ئەو منتیقانەی کە کشت و کاڵیان لێیە زۆر خراپن. ئێوە چیتان لە بەرنامەیە بۆیان بکەن؟ ئایا هاوکاریان ئەکەن لە داهاتوودا؟
گلەی زووتیاران سەرچاوان لە جێی خۆیەتی بەڵام ئێمە ڕۆڵی ئەو وڵاتین و لەدایک بووی ئەو ژینگەیەین مێژووی خۆشمان دەناسین دەزانین بە چه قۆناغە گەیشتوینە ئێستا لە ئێستادا چۆن دەژین بارودۆخی سیاسی ناوچەکە بە شێوەیەکی گشتی دەوراودەوری هەرێمی کوردستان لە ناوەخۆ قەیرانی ئابووری وەجگە لەوەش هەموو ینی بێزگە لەوەش هەموو ئەو تااقەت و هێزەی کە هەیە فۆکۆس کراوەتە سەر ئەوەی کە ژێرخانێکی ئابووری بە تایبەتی ئینسان بە ئینساف قسە بکە لەم کابینەیە کابینەی ژێرخانی ئابووریە لە لایەنی ڕێگاوبان و ئاو کارەبا کە ئەوانە بڕبڕەی پشتی اختصازێکی بەهێزن واتە ژێرخانی ئابوورین کشت و کاڵی بەشێکە لە ئابووری وڵات هەڵبەتە ئەو کابینەیە درێغی نەکردووە پیاو بە ئینسافی قسە بکات و دەستخۆشییان لێ یەکەین ئەمە هەوڵە دەین ئەوەی کە پەیوەندی بە ڕێگاوبانە لە ڕێگەی یەکە ئیداریەکانەوە بەردەوام ئیدارەی سەربەخۆ سۆران هەوڵەدا بەپێی ئەو بودجێ بەپێی ئەو توانە و ئیمکانیاتێک کە هەیە دەکرێت بەڵام لەبیرتان نەچێ بابەتی کێشەی ئابووری وڵات و کێشە سیاسەکانی دەوروبەری خۆمان و ناوچە سنووریەکانی کێشێکی تایبەت بەشێک لەو بودجێ ئیدارەی سۆران بۆ کەرتی کشتتوکاڵی بۆ ڕێگاوبانەکانیان تەرخان بکرێتن بۆ ڕێگا بە شێوەیەکی ئاسان بگەنە ناوچە کشتتوکاڵیەکانی گومان لەوەیە نییە کە هەوڵ دراوە بەشێک لەم بودجەیە تەرخان بکرێت نەک تەنها بۆ ڕێگاوبان بۆ هەموو سێکتەرەکان ئەمە تازەی شارەتم پێدا یعنی بەبێ درێغیان نەکردو برادەران لە یەکە ئیداریەکانی ئیدارەی سەربەخۆ سۆران هیچ کێشەیەکیش نەبووە لەوەی کە ئەو ڕوئایە یاخود ئەو پێشنیارانی ئێمە بە هەندوەر نەگرن بەڵام جەنابتان دەزانن ئێستا ئەولەویەت بۆ موچەی خەڵکە بۆ قوت و ژیانی خەڵکە لە کاتێکدا ئێمە قەیرانی قوتی خەڵکمان هەیە ڕۆژەکانیش لەولایە دەبینن نەوەستاون ئێمە بە ئینسافی قسە ئەکەین لەسەر ئەو بابەتە ئەوەی کە تایبەتە بە ڤیستیڤاڵ ئەم ڤیستیڤاڵە دەرگای ناساندن دەرگای بە بازاڕیکردن کە پاڵنەرێکی بەهێزە بۆ زووتیاران بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن لە کاری خۆیان باشاگەر بە بازاڕیکردن و ساکردنەوەی بەرهەمەکانیان نەبێ چۆن نەتوانن زووتیارانمان بەردەوام بن لە کاری و ئیشەکانی خۆیان لە بواری سێکتەری کچکوڵ چۆن نەتوانە خزمەت بن هەڵبەتە ئەوان بەردەوام دەبن لە ڕێگەی ساکردنەوەی بەرهەمەکانیان لە سەدا 90 ئەو بازارێک کە ئێستا جەنابتان دەبینن ئەم ڤیستیڤاڵە هەمووی بەرهەمی خۆی ساکردوێتەوە زۆر پەیامێکی دڵخۆشکەرە کە بە جۆش و خرۆشەوە برا زووتیارەکانمان بەشداری ئەم ڤیستیڤاڵەکەن و بەرهەمەکانیان ساک بوویتەوە. زۆر بە خێراتنتان دەکەین دیارە ئەوە سێم ڤیستیڤاڵە لە دەڤەری سۆرانەکرێتەوە بە تایبەتی لەو پارکە بەڕاستی شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە خەڵکەکی زۆر گەشتیار و بیانی سەردانی ئەم ڤیستیڤاڵی سێم ڤیستیڤاڵی سۆرانی کردە بەڵام شتێکی نامۆم بینی بەداخەوە حەزم ناکرە و شتە نامۆیە ببینم ئەویش ئەوە بوو کە لە دەرکەی پارکەکە دیارە بڕی 1000 دینار وەکو چوونە ژوور لە خەڵکەکان وەرەگرت ئەوە شەبێتەوەی ئەوەی بارگرانێکی زۆر داواکارم لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە چکە ئەو پارکە هەرخۆی حکوومەتی هێنەمی کوردستانە دەبواە لەو حاڵەتانە بیری لەوەی کردباوەکەوە خەڵک ناڕازیە بڕی 1000 دینار کە وەرەگیرێ بەداخەوە عنی شتێکی زۆر نامۆ بوو هیوادارم بە دوواداچوونی لۆ بکرێت لە بەرچی ئەو 1000 دینارە وەرەگرن چکە چەندە ڕۆژە ئەوە ڕکلامی بۆ کرێکە خەڵک سەردانی بکات خەڵکی بیانی هاتووە یعنی ناکرێت لە لێرانە بڕی 1000 دینارەکە وەربگیرێ. ئەمن بە هەنجوین بەشداریم کردیا بە هەنجوینی باڵەکایەتیە ئەو پیشانگانە زۆر پێ باشە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکرێت چونکی ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی شاخاویە پڕە لە بەرهەمی خۆماڵی چونکی خۆشە خەڵکی ئیدارەی سۆرانش لە نێزیکەوە ئاشنای بەرهەمی خۆماڵی بیت و لە نێزیکەوە بیبینی لە دەستی یەکەمەوە بیبینی چکاگەر لە دەستی دووەم و سێمەوە بیبینی نرخەکەی زۆر بەرزە بیت و خەڵکەکە توانای کڕینی نامینیت زۆرم پێ باشە ینی بەشتەکی زۆر باشی ئەزانین ئێمە. ئیسماعیل هەنجوینەکەی ئێوە تەواو خۆماڵیە هیچ شەک و شتیوایی لەگەڵ نییە؟ بەڵێ هەنجوینەکەمان تەواو خۆماڵیە ئیچوستانەکانی باڵەکایەتیە چونکی ئەمە چەندین فاسن لۆ کردێ فاسی زانستی پێشن باشە لە ئیدارەی سەربەخۆی سۆران وەکو هەولێر و سلێمانی و دەهۆک و ئەوانە
مختبرك بکرێتەوە هەنجوینەکەی لێ فعز بکرێ یعنی حەزن لێە فعسەکی دابنێن لە ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵکەکە کە دەی هەنجوینی ئەکڕی فعسەکەی لۆ بکەت و زۆر بە مرتەعیب بە هەنجوینەکەی وەکو هەنگەوانان لە سنووری ئیدارەی سۆران وەزارەتی کشت و کاڵ حکوومەت هیچ هاوکاریتان ناکاتن لە بەرهەمهێنانی بەرهەمەکانتان نەوەڵڵاهی ئەگەر پیشانگایەکی ئەو ها بکرێ بەروبوومەکەی خۆمان عرض بکەین و پیشانی ئەو خەڵکەی بدەین نەگەنا وەکو هاوکاری نە لە ڕووی سندوق نە لە ڕووی شەمێ لە ڕووی هیچ شتێکی وە یعنی هەتا بڕێ لە بازگەکان بارگرانیشن لۆ دروستە بێ هەندێک زاری ئەگەر هاوکاریتان بکرێوە توانن مێشەکانتان زیاد بکەن بەرهەمی زیاتر بەرهەم بێنن لە سنووری ئیدارەی سۆران بە تایبەتی کە سۆران ناوچەی کوێستانی زۆرە ناوچەی باڵەکایەتیە برادۆستە بەڵێ بە تاکیدی یعنی ئەگەر حکوومەت هاوکارن بکە ئەگەرم ساڵانە داهاتم 500 کیلۆبی ئەتوانم بیکەمە یەکتان یعنی دامن بکرێ لە ڕووی ساخکردنەوە خاستن و لە ڕووی سندوق و کەلوپەلەکانی بۆ ئەشیای مێشا بەکاردێت ئەمن زووتیاری گوندی ماویلیان من ناوم حاجی یوسفە حاجی یوسف ماویلی بە ترێی ڕەشمیری و هەناری بەشداریم کردی وەڵا جا ئەوە هەنارە هەنارە شازە شیرنە هەنارە پڕ ئاوە زوو شەبی پێشی هەناری دیکە ئەبی هەنارەکی شازە و بە خۆمان چەقاندێ و بەروومی خۆماڵیە و لە باخی خۆیتم و ئەوە وەڵات زاما وڵات بە کشتتوکال ئاوەدا نەبیتەوە زراعات کشتتوکال زۆر مهمە لە وڵاتی یعنی ئیشەکی سەرچێ کشتتوکال لە وڵاتی جا هەم ئاژەڵداری هەم کشتتوکال جا بەروبوومە خۆماڵیەکان بە تایبەت وەکو ترێ هەنار هەنجیر هەرمێ ئاڵوباڵ و عەلوکا قەیسی ئەوانە هەموو مهمن لە وڵاتی هەبی بەڵێ بەڵێ زۆر باتریش خاچی کوردستان زۆر بە پیتوبەرە بکەتە جا هەر شوێنە و لە بەروبوومەکی بە پیتوبەرەکەتە ئێستا ماویلیان وەکو ڕەشمیری لە هیچ شوێنێکی ڕەشمیری و چی ڕەشمیری ماویلیان نییە بەڕاستی هەناریش ئاوە هەر شوێنێک ئاوی هەبی هەناری چاکی لێ دەرەچی ئێمەش لەسەر و بارینە چۆم بە بکن ماڵندادێ و هەنارەکەن باشە لە خۆی بە زیادی بی هەنجیرن باشە هەرمێن باشە جیزن باشە ئەو بەروبوومەن هەموو هەیە وەڵاهی ڕێگاوبان ئەمە بە تایبەتی لە گوندی ماویلیان ڕێگای ناوڕێزەکانن زۆر نەخۆشە بەڕاستی ئەگەر حکومەت هاوکارن بکات زادەکەمان لۆ چابکە زۆر شتێکی باشە و خەڵک زیاتر تەشجیع بیتن لۆ بەروبوومی ترێ زیاتر خۆ پێوەمان دێکە بەس ئێستا ڕێ نەخۆشە خەڵک وەک پێویست نییە بەڕاستی زیادی شکل بەڕێ بەدڵنیای ساردخانە هەبی مەسەرەن دارمان بدرێتە جوتیارە وەکو دەرمان وشتیوە وەزارەتی کشتتوکاڵ هاوکاربی لە هەموو ڕۆکێەوە طبعاً کشتتوکاڵ پێشەکەویت والله من وەکو جوتیارێکی گوندی ماویلیان بە بەرهەمی ترێ بەشداریم کردیە بە دە زۆر بەرهەمی ترێ زۆرەکانیش ڕەشمیریە ڕەشە تایفیە ئەلوانیە سوپەرکەمالیە پەسیرانەیە کوشمیشی دوو جۆرە سوورەکە و زەردەکەیە و هەروەها سونجیە ڕەش خۆمانەیە دە زۆر ترێ بەشداریم کردێ لەم واللهی زۆر گرنگە یعنی احتیمام بە جوتیاری بدرێ بەڕاستی ئەگە بێت و احتیمام بە جوتیاری بدرێ مەتوانین ساڵانە بەرهەمی ترێ زیاتر بەرهەم بینین و زۆر پێویستە بەڕاستی یعنی احتیمام بە جوتیاری بدرێ ئێستاوە فرێشەوە واللهی تاکو ئێستا هیچ هاوکاریەک نەکراینە بەڵام ئەگە هاوکاری بکرین توانین بەرهەمی زیاتر بەرهەم بینین واللهی بەڵێ هەم لە ڕووی ڕێگاوبانمان زۆر خراپە بەڕاستی ڕێگای ناوڕێزەکان وێرانە بەڕاستی یعنی سیارە دەبلەکسل نەبی ناڕوە بەڕاستی ڕێگاکانمان زۆر خراپە ینی بەخۆت دەبینی ئەو ترێ جوانە لەو ناوچەیە ینی کوردستان بەهەشتا ئەو خاکە جوانەی هەیە خابنە ینی ڕێگاوبانی ئەو هابن
لە ڕووی ئامێر و کەلوپەلی کشت و کاڵی ئەوانشمان پێویستە ینی هاوکاری بکرین لە ڕووی دەرمانی عەشەڕی ئەوانە بەڕاستی پێویستە فەلاح هاوکاری بکرێ. من ناوم محەممەد حمەدەمەی ڕسوولگەرەوەیە دانیشتووی قەزای ڕوانزم جوتیار و باغدارم بەشدارین کردیە بە دەیان زۆری ترێ و میوەکانی ناوباغ و ناوڕەز و باغم وە سرکە و دۆشا و نانە هەنزیر و نانە ئەلوکە و مڕەبا و ینی شتەکانن زۆرا و زۆرە هەر یەک بابەتن نییە هەموو بابەتەکن هەیە بەس ئەبینی بابەتەکن بازە بابەتەکن هەندێک بەسەر چووە میوەکان هەندێک بەسەر چووە ئەوە زوو پێ ئەگا زوو بەسەرەچی جا بابەتەکان زۆرن وەڵا لەو دەمە هەموو لەبیر نییە هەنزیرە هەرمەیە وەلاسر بابەتەکانن زۆرا و زۆرە هەمووی باغی خۆیتن سرکەی سێوە سرکەی هەنارە دۆشاوی تووە سرکەی هەنارە بەرهەمە بە تاکید ئەمە وەکو زووتیاران بەڕاستی لەبەرەوەی ئاو هەوان زۆر لەبارە بەڕاستیلۆ هەموو میوەزاتە چی بەس ئەگەر بێت و حکوومەت ئاورەکن لێ بداتەوە کەرتی کشت و کاڵ برەک بەرەو پێش ببە بەڕاستی زۆر پێویستە کەرتی کشت و کاڵ بەرەو پێش بچی زووتیار دامی بکرێ یارمەتی بدرێ ساڵانە دەرمانی بدرێتێ مەسەلەن چی پێویستە ئاوکاری بکرێ ئەگەرنا ئاو هەوان زۆر لەبارە بەڕاستی بەس جوتیار بەعام پشتگوێ خرایە بەڕاستی حەق خۆیتی حکوومەتی هەرێم ئاوڕەکی جددی لە کەرتی کشت و کاڵ بداتەوە بەڕاستی کەرتی کشت و کاڵ ینی کەرتەکی زۆر زێڕینە لە کوردستان ئاو هەوان زۆر زۆر گونجاوە خاکن زۆر باشە ینی جوتیاری کوردستانیش چی کەمتر نییە لە جوتیارانی وڵاتانی دەوروبەرن ئەگەر بێت و حکوومەت ئاوڕەکی جددی لە جوتیاری بداتەوە وەکو پێویست هاوکاری بکرێ لە لایەن بنکەی کشت و کاڵ و لە کەرتی کشت و کاڵ حەق خۆیتی بەڕاستی ئاوڕەکی جددی لە جوتیاری بدرێتەوە بەروبوومەکانن زۆر لەبارە ئێستا لۆ نمونە پێویستین بە کارگەی دۆشا و کارگەی شەربەت و ساردخانە هەیە بەڕاستی ساردخانەمان نییە کارگەمان نییە بەروبوومەکانن زۆر بەرنرخە چێرزان هەرازەکرێ ئەگەر بێت و لە لایەن ئەو وڵاتانە لێ نەگەڕێن حکوومەت لە کاتی بەرهەمەکانی ناوخۆن بەرهەمی بێگانە داخلی کوردستانی بی بەرهەمی خۆمان بە نرخەکی باش ساغە بیتەوە زووتیاریش لەسەر ئیشەکەی خۆی بە زەوق و شەوقەوە ساڵشکە زیاتر ئیتیمام بە کاری خۆی ئەدا بەکاری کشت و کاڵی ئەدا کشت و کاڵ کەرتەکی زۆر زێڕینە بەڕاستی ینی چی کەمتر نییە لە کەرتەکانی مەسەلەن وەکو نەفت و وەکو هەموو کەرتەکانی دی حەق خۆیتی بەڕاستی ئاوڕەکی جددی لە کەرتی کشت و کاڵیش بدرێتەوە ینی بەڕاستی نمونونەکان زۆرن ئی بەروبوومەکانن مەسەلەن ئێستا ئەمن بەخۆ نەمام گەم هەیە دەیان زۆری دارم هینا لە باغی خۆم تاقیب کردیتەوە داری دەرەوە مەسەلەن شتلی دەرەوەمان هینا کردیتمان بە دایکانە بەروبوومەکانن بوویتە بە خۆماڵی ئێستا لۆ نمونە هەندێک جێوژی نمونەی هینایە بەڕاستی ینی ئەو جێوژە لە ئەسڵدا ئی وڵاتانی دەرەوەیە بەڵام لە خاچ خۆن ڕواندیە تام و چێژی خاچ خۆمانی گرتیە خاچ کوردستانی گرتیە ینی ئەوە بە زێری زەر ناوزە دەکەین بەڕاستی ینی تام و جێشەکی زۆر تایبەتی هەیە ئەوە زۆر بە گۆشتە ینی شتڵمان لە بەردەستە ئەتوانین هەموو کوردستان بکەینە ئەو جێوژە لە دێمیش ئیشەکە مەسەلەن لە سەرداری دێمی
متر بکەین دەبیت بە داری دێمی یعنی شتەکی زۆر نمونێ و جێوژە حەق خۆیتی پەرە بەو دارە دێمیانە بدەین کەرتی کشتتوکاڵ ئاوڕەکی لە جوتیاری بداتۆ دارە دێمیەکانیش پشتگوێ نەخەین ئەتوانین دارە دێمیەکانیش استیفادە لێ بکەین ئەتوانین زۆری دارن هەیە لە چیای دێمیە متربی بکەین بەروبوومی زۆر باشتر لە ئیبەراویش ئێستا یەکێک لەو شتانەی سەرنجیمنی ڕاکێشا و کوورە هەنگە بوو ئەمە جیاوازی چییە لەگەڵ بڵین هەنجوینەکانی ترە و هەنجوینەی لێرە بەرهەم دەیێت ئەوە جیاوازەکەی ئەوەیە ئەوەکەنی تەواو بە سروشتی خۆی هەڵبەستیە ئێستا ئەوانەی تەواو بە سروشتی خۆی هەڵبەستی ئەوە تەواو هەتا میوەکەشی خۆیە زۆر بەتامترە تاموسێژەشی زۆر تایبەتی هەیە ئەو هەنجوینە چونکی ئەوەکانی هەمووی سروشتی خۆی هەڵبەستیە هەموو ئەتامیوەکەشی هەر بە سروشتی خۆی هەڵبەستیە نرخەوە جیاوازی هەیە لەگەڵ هەنجوینی تر ئارێوەڵا جیاوازی هەیە عتمەن جیاوازی هەیە لەگەڵ ئەو شانە سینیانێک کە لۆدائانێ مەسەرەن ئی سندوقی لۆدائانێ شانەی دەستکردی لۆدائانێ بەس ئەوە شانەی دەستکردی لۆداناندرێ ئەوە تایبەتە ئەوە هەنجوونەکە زۆر هەنجوونێت لە کوێ بەرهەم هێناوە لە کوێستانێکە ئەو هەنجوونەی غەڵەفیە غەڵەفی خۆمە غەڵەفانە ئەمە پێڵێن غەڵێف لە جیان ئەڵێن علاجا ئەوە بە زمانی باڵەکایەتی غەڵێفە لە کوێستانێک بەرهەم کوێستانی هەڵگۆر گوندی ناوەندە بەخۆش خەڵکی گوندی ناوەندەمە مێشەکانیشم لە بناری هەڵگوردن بناری چیا هەڵگورد لێوە تا چەندە هاوکاریەکردن هیچ هاوکاریەکتانەکرێ لەلایەن کشتتوکاڵەوە هیچ هاوکاری نەکراینە هەتا ئێستا یعنی هیچی مۆر نەگرتێ لە حکومەتی هەر بە پێی توانە خۆم ئەوکانی خۆم هاوکاریکردنی هەنگەوانان ئەگەر هاوکاری بکرێن ئەتوانن بەرهەمی زۆر دابین بکەن بۆ دەرەوە شڵەوانەی بکەن ئارێوەڵا زۆر احتیاجە زۆر احتیاجە ئارێوەڵا ئەتوانین ئەگەر یارمەتین بدرێت و حکومەت دەعمن بکە ئەتوانین هاوردەشی بکەین و دەرەوە هەنجوونەکانی تر ئەگەر بۆم باس بکەیت چیترت لەلایە ئەو بابەتانیان چین ئەگەر وەستێکمان بۆ بکەیت هەنجوونەکانی تر ئەوە غەڵێفە ئەوە غەڵێفە ئەوە هەنجوونەشی زۆر تایبەتە ئەوە ئیشڵخەیە هەنجوونی شڵخەی زۆر تایبەتە زۆر ناسکە ئەوەش تایبەتمەندەکەی ئەوەیە ئیشڵخەیە هەنجوونەشی زۆر بەتامیشە ناسکە ئەوە شاشیلەیە ئەوە شیلەیە ئەوەش تایبەتمەندێکی هەیە ئەو شیلەی ئەو شیلم پاڵاوتیە بە سروشتی خۆی هاتیتە خوارێنەک لە فەرازەی بدەم هەتا هەڵاڵەشی تێدایە شیلە چەندە شانە چەندە ئەوە لەکرە من بە 25,000 کیلۆیە ئەوەی دیکە ئەوە بە 50,000 هەر هەموو یەک ساعرە دەگەڵ ئیدیکە هەر دوکان چەند لەسرە خەڵک چەندە داوایە کات وڵای خواستی زۆر لەسرە زۆر خواستی لەسرە بەس لێرەش هەر خواستی لەسرە بەس خەڵک وابزانم وەزعی دارایی باش نییە بۆ دەزانی هەنجوونێکی زۆر کەوتۆتە بازار هەیە لە شەکر دروست کراوە چۆن جیا ئەکرێتەوە ئێوە جیای ئەکەنەوە بەخوای ئەمن بە یەک فەنی جیای ئەەکەمەوە لەگەڵ ئاوی تێشان هەڵ ئەەکەم ئەمن تێشان هەڵەکەم لێ پێم جیا ئابیتەوە دەنا ئیدیکە نزانی پێی جیان نابیتەوە ڕاستی زۆربەی هەنگەوانەکان پێیان ئەو مشتریەکان پێیان جیان نابیتەوە هەنگەکانیەوە هیچ نزیکی شەکر نابنەوە هەمووی لە گوڵی سروشتی بەرەم جێ ئەمە ئەو هەنگا نابینێ ئاوەدانی لێ نییە هیچ ئاوەدانیەشی لێ نییە لەبەر هەندێ ئەمە 100% ئەمە باوەڕین بە هەنجوونی خۆیە ئەو فیستیڤالانە زۆر گرنگن بەڕاستی دەستخۆشی لە پارچی گوڵانەکەم کە ئەو شوێنەی دابین کرد سپاس لۆ ئەو جوتیارانێک کە بەشدار بوون سپاس ئەو کۆمپانیانێک کە بەشدار بوون بەڕاستی فیستیڤالەکان گرنجێکی تایبەت بە خۆیان هەیە لەبەر ئەوەی جوتیار ئەتوانی ڕاستە خۆ بەروبوومەکەی خۆی ساخ کاتەوە لە لاچکەش مشتری کڕیار ڕاستە خۆ وەکەوە لە چێڵگەبی دەستی بە ئەو کاڵاگات کە جوتیارەکە حرزێکی دێ و هینایەتی بۆ فیستیڤالەکە سەرەتا بە خێراتانەکەم ئەمە شووتی دەشتی بەرازگرەیە من لەم فستیڤاڵی بە شووتی بەشداریم کردووە دەشتی بەرازگرێ سەر بە گوندی بەرمیزەیە سەر بە ناحیسی دەکایە
شوتێکی جوان و شیرین و زبرمان هەیە و ڕۆژانە 100 بۆ 150 تەن دەخێنە ناو بازاڕەوە دەنێنە گومرگەکان دەنێنە هەولێر دەنێنە دهۆک سلێمانی بۆ دیانە بۆ ئێرە دەنێرین بۆ هەموو شوێنەکان ئێمە شوتیمان دەڕوات. شوتەکەتان کوالیتیەکی باشی هەیە شیرنە شوتەکەمان هەتا بڵێ شیرینە لە ڕێی کوالیتەوە شوتێکی دەرەجەیەکمان هەیە و لە هەموو شوتەکانی ئەم ناحەیە باشتر و خۆشترە. ئەو هەوا و خاکەکەی جیاوازی هەیە لەگەڵ شوێنەکانی تر بۆ بەرهەمێنانی شووت جیاوازیەکی زۆریان هەیە لە پێنجێن باشترە کە خاکی پێنجێن بۆ شوتی لەگە کەشواکە گونجاوترە ئێرەش ئەگونجێ بەڵام لە کاتی گەرمایە زۆر شوتیمان بە جوانی بەرهەم نایەت بەڵام لە ئێستاە زۆر کەشوایەکی گونجاوی هەیە لەم کاتەیە کە فێنکی کردووە. کاکامەران یەکێشترە لەو جوتیارانەی دەڤەری باڵەکایەتی کەوا لە فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان لە ئیداری سۆران بەشداری کردووە بە سرکە بەشداری کردو سرکەی سێ و بزانین لێ پرسین ئەم سرکەیە چۆن دروستەکرێت. کاکامەران ئەگەر باسمان بۆ لەو سرکەیە بکەی چۆن دروستەکرێتن و ماوەی چەند دەخانێت تا دروستەکەن. سەرەتا بە خێراتنی کەناڵە بەڕێزەکان دەکەم بەخێربێن سەر و سەرچاوان پێم خۆشە دەستخۆشی لە بەڕێوەبەر و ڕێکخەرانی ئەو فیستیڤاڵە بکەم بەڕاستی فیستیڤاڵێکی زۆر بەسوود بوو من بۆ جاری یەکەمە بەشدارەکەم من بە تایبەت بە سرکەی سێ و بەشدارم کردەوە وەکو کوڕە فەلاحەک سرکەی سێوی من بە 6 مانگی دروستەبی ئەوە بە 6 مانگیە دروستەبیت 6 مانگ سێوەکەی هەڵەگرم بەبێ ئەوە هیچ ئاوەکو هیچ مەوادەشی زیادی تێ بکەم تەنها سێوەکەی هەڵەگرم و لە شوێنێکی پاک و خاوێن بۆ مودەی 6 مانگ ئەو کاتی ئەیکوشم و ئەیپاڵێوم تاکو ئەوەش هەیە ئەوە بە 6 مانگی دروست بووە بەعفو بە چ ڕۆژی بە چ ڕۆژیش سرکە دروست ئەبی بەڵام سرکەی باش نییە ئەوەشم کە هینایە بۆ نەخۆشی ئەوەی باشترە ئێستا ئەوە بتڵەکی بارتەقایی 5 بتڵی ئەوە هەیە لە ڕووی نرخەوە جیاوازی چیان لە ڕووی نرخەوە جیاوازیان هەیە ئەوە کاتەچی کەمتری پێ ئەوێ لۆ دروست بوون و هەم قووەتەشی کەمترە ئەوە مدت دەبیت ئیساکە 6 مانگ لە دیادانشی تا دروست دەبی بەتەکیید ئەوە گرانترە بەڵام ئەمە ئەوڕۆ ئێستا ئەوە 900 گرامە بە 12000 ئەمە سعری جملەندانەیە لە ئەوەی کڕیارە بەڕێزەکان سوودی لێبین و وەجاری یەکەمیشە بەشدارە بین خەڵکێک تاقیب کاتەوە بزانین سرکەی ما جیاوازی چێ لەگەڵ سرکەکانی بازاری یعنی زۆر کەس داهاتیا هەر لەو ئێرانە سرکەی کڕیا کە چاوی بە سرکەی مەکردیان تێستی کردیا ئەلە کاکە دەهی شوشەکەم لەوەی دێ بەڕاستی ئەوە سرکەیە یعنی بەڕاستی ئێستامان کە سرکەی چ ڕۆژیم هینایە ئەوم پێم باش نییە یەک بەخۆم بەڵام دەبی ئەوەی هەرزانتر بفرۆشم لۆ ئەوەی نرخی 7000 دینارە 1 لیتریشە بەڵام قوتین یا با کاتی دروستبوونەکەی کەمترە. لە پەراوێزی فیستیڤاڵی بەرهەمان ناوخۆیەکانی ئیدارەی سۆران وەستا کازم بە نەعامە بەشداری کردووە لێرە گۆشتی نەعامە ئەفرۆشێت من قسەی لەگەڵەکەم وەستا کازم سڵاوت لێبێتن بەشداری ئێوە بەچی بوو و نەعامەت لەکوێ هێناوە وڵی نەعامەم لە منتیقەی چۆمان هێناوە لە گوندی وەردە وەلعاسڵ بە نەعامەمان بەشداری کردیە بە گۆشتمان بەشدار کردیە و نەعامەکەمان لۆ عەرزی لۆ جوانی ئەوەی هینایەدی نەعامە خۆتەزانی خۆماڵی نییە چۆن خۆماڵیت کردووە لە سنووری ئیدارەی سۆران وەڵی بەخۆی ڕاستە نەعامال لە پێ دەشتەکان ئەژی لە گەرمەسێن بەڵام بە حکمی وەی ئەمە ژینگەچی خاوێنمان لۆ ڕەخساندیە لە باربی کە بتوانین دەگە ئەو کەشوهەوایی بگونجێنین نەعامە پێویستی بە شوێنی گەرم هەیە لە ئەفریقیا زیاتر ئەژێن چۆن توانیوتە لەگەڵ ژینگەی چۆمان کە ژینگەیەکی ساردە بە تایبەتی زستانان بەفرێکی زۆری لێوارێتن چۆن توانیتە لەگەڵ ئەو ژینگەی بیگونجێن بەخۆی نەعامە لە ڕاستیدا ئەگەر لە گچکەیڕە بهێنی ئەتوانی خۆی بگونجێنی دەگە هەر کەش و هەوایە چێبی بەڵام لە گەورەی ئەلعان بیبێ جێیەکی ساردیان بیبێکی جێیەکی گەرم ناژی ئەمریت بەڵام ئەتوانی لە گچکەیڕە ژینگەشی لەباری لۆ بڕەخسێنی خۆی ئەگونجێنی بە سەرکەوتووی ئەڕوات ئەو کاری بکرێن ئەتوانن چێلگەی گەورە دروست بکەن بۆ بەرهەمێنانی گۆشتی نەعامە بێگومان ئەگەر حکومەت هاوکاریمان بکە بێگومان ئەتوانین گەورەترین چێلگەی دابنین یعنی کە گۆشت لۆ هەموو کوردستان و عێراقیش دابێن بکرێت چکە نەعامە یەکێکە لەو دەعبا و کە گۆشتەکەی کۆلۆسترۆلی تێدا نییە هیچ نەخۆشیەکی نییە
ینی جیاواز لە گۆشتەکانی دیکە بازی هاوڵاتیان چۆن بۆ لەم فیستیڤاڵە جادیوی زۆر باشە ئەلحەمدولیلا هاوڵاتی یعنی وردە شارەزایان هەیە و زۆربەی خەڵکەیتیان شارەزایی لەسەر گۆشتی نەعامە و نەعامە هەندێک کۆمەڵە برادەرش چێ مەسەرەن شارەزای نەعامەی نییە ئەویشی دی وردە شارەزاوی بەڵام خواستی زۆری لەسرە بە حکمی وەی نەخۆشی نییە و ڕوونەکەشی دەرمانە خەڵک داوا ئەکات لۆ نەخۆشی تابان لەو فیستیڤاڵە بە سێ جۆری هەنجیر بەشداریم کردووە هەنجیرەکان لە گوندی وەسان لە دۆڵی باڵەیان سەربەناعی قسرێ بەرهەم هاتینە هەر هەنجیرە و لە شوێنێکی نایتمان یعنی نەمامەکان ئەو نەمامە لە ئاکرە هینایتمان و لە کەشوهەوای دۆڵی باڵەیان زۆ سەرکەوتووە هەنجیرەکەی بەرگای سەرما و گەرمای زۆرەگریت ئەوە هەنجیری ئاکرەیە ڕاستی ڕەنگە ناوەکەی تەواو نەزانم بەڵام هەنجیرەکی زەرد و زۆر بەتامە و زۆر شیلەکەی هەنجیرێکی زۆر تەڕ و جوانیشە و زۆر بەباشی بەرگەی سەرما و گەرمای دەگری ئەو هەنجیرە ڕەشە ئەوە هی ناوخۆی گوندی وەسانە زۆر لە مێژە ئەو هەنجیرەی بەکاردێنین هەنجیرێکی زۆر سەرکەوتووە ئەوە بە هەمان شێوە بەرگەی گەرمای زۆر و هەروە سەرمای زۆر دەگری هەندێک هەنجیر هەیە بەرگەی سەرمای زۆر ناگری لەو 1-2 ساڵانە هەنجیرمان هەبوو هەمووی وشک بوو دووبارە ژیەوە لەبەرەوەی سەرما و شەختەی زۆری لێدا بەڵام ئەو هەنجیرە ڕەش هەنجیرێکی زۆر جوان و نایابە و لەگەڵ کەشوهەوای ئەو منتیقەی ئێمە زۆر گونجاوە باشە جگە لە هەنجیر بەچیدی بەشدارت کردووە بەرەمەکانی ترت ئەگەر باسییان لێوە بکەیت هەندێک سرکەشمان هینایە ڕێژەکەی کەم بوو ئەوە سرکەی چیاریە سرکەی هەناری تەبەن کۆمەڵک سوود و تایبەتمەندی خۆی هەیە و ئەو کاتێک کە زۆر گرنگە کە بە شێوازێکی تەندروست ئامادە بکرێ هیچ مەوادێکی کیمیایی تێ نەکرایە هەمووی سافە نارە و بەس کوڵێنرایە و چەند سەعاتێک و هیچ شەکر و هیچتان هەیە ئەوەش مڕەبایە هەر لە گوندی وەسان دروستمان ڕەبایەکەی چییە؟ مڕەبای هەنجیریە هەر ئەو هەنجیرانە کرایتە مڕەبا و خەڵک بەکاری دێنی لەگەڵ نانی بەیانیان لەگەڵ نان و ماست و چای ئەیخوات مڕەبایەکی بەتامە و دەژمینیتەوە ینی چەند مانگێک دەمینیتەوە کێشەی نییە بەڵێ ئەوەشیان هەر بەڵێ ئەوەش سرکەی سێوە ڕاستی سرکەی سێویش کۆمەڵک تایبەتمەندی هەیە بەڵام ئەمە ناتوانم قسەی دەربارەوە بکەم ئەوە ڕەنگە دۆڵی باڵەیان دروستت هەر لە سێوی دۆڵی باڵیان ئەرەوەڵە هە لە سێوی گوندی وەسانی هەندێک سێومان هەبووە زۆر جار هەندێک سێو هەیە لە بازاری ساغ نابیتەوە دەیکەی بەو سرکەوە ئەو سرکەش کۆمەڵک سوودی تەندروستی زۆری هەیە سرکێکی جوان و ڕەنگێکی جوانیشە لەو جوتیارانەی لێرە دواندوومانن وە قسەمان لەگەڵ کردوون گلەیان هەیە ئەڵێ حکوومەت هیچ هاوکارمان نییە ئێوەش هیچ هاوکاری کراون یاخۆت ئەوەی بەرهەمتان هێناوە هەمووی لە سەرشانی خۆتان لە ڕاستیدا وایە هەمان کێشەمان هەیە ئەمەش وەکو جوتیاران وەکو جوتیارانی دۆڵی باڵیان بە تایبەت ڕەنگە کۆمەڵک تایبەتمەندی تری هەبی کە شوێنێکی دوورە و سەرمایە و خەڵکەکەی ڕەنگە بە زۆری بژێ و ژیانیان لەسەر کشتتوکاڵبی بەڵام لە هەمان کاتدا حکوومەت بێباکە لەوەی کە هاوکاری جوتیاران بکە بە هیچ شێوە هاوکاری جوتیاران ناکە هەم لەوەی کە پەینیان پێنادا هەم لەوەی کە ڕێنماییان پێنادا هەم لەوەی کە سەپۆرت و هاوکاریان ناکە بێگومان هاوکاری ئەکرێ هاوکار بکرێ بەرهەم زیاد بکرێتن خۆتەزانی کشتتوکاڵی شێستا بەرەو پێش چووە بەڵام ئایا حکوومەت وەزارەتی کشتتوکاڵ توانیویەتی سوود لە تەکنیشی نوێ وەربگرێت لە ڕاستیدا بێگومان ڕەنگە لە هەندێک ناوچە سوود وەرگیرابی بەڵام لەسەر ئاستی تاکە کەسی بووە خەڵک بە خۆی سەردانی وڵاتانی کردووە و ئەزمموی خەڵکیتری بینیوە هاتووە و ئامێرێکیان تایبەتمەندێکتری هێنایە لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی خۆی گونجاندوێتی بەڵام ئەگەر بینە سەر ئاستیەوەی کە حکوومەتیان وەزارەتی کشتتوکاڵ ئەوانە شتێکیان کردبی بێگومان ئەمن ئاگاداری نیمە ڕەنگە کرابی یان نەکرابی بەڵام
بەحام شتەکە نەکرایە لە مەتقی ئێمە بە هیچ شێوەک حکوومەت هاوکار نییە هاوکاری جوتیاران ناکالەوەی کە ئەسڵەن دڵنیاییان ناداتە لەوەی کە ئەتوو دەڕۆی تەماتەی دەچینی یان خەیار کولەکە یان هەر بەرهەمەشتر دڵنیایی ئەوە ناداتێت کە ئەو بەرهەمە ساغ دەبیتەوە یان بە چەندی ساغ دەبیتەوە هەمیشە جوتیاران ترسی ئەویان هەیە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمەکانیان بەرهەمی وڵاتانی تر بێتە ناو بازارەکان کە ئەوە ڕوئەدا زۆر جار ڕەنگە ینی وەزارەتی کشتتوکاڵ دەڵێ ئەمە سونەرەکانمان داخستە بەڵام دەبینی زۆر جار بە قاچاقنجی بە قاچاق کۆمەڵک بەروبووم دێ کە لە ناو خۆت بەرهەمەکە یەکجار زۆرە بۆ خۆمان ڕەنگە ڕوبەڕۆی ئەو کێشەی بووینەوە ئەو ساڵ تەماتەمان زۆر هەبووە بەڵام لەبەرەوەی لەولاو لەلایەن گوێمان لێ بۆ لەوەی کە تەماتەی ئێران یان لەولاو لەلاو لە تورکیای دێت بە قاچاقیان بە هەر شێوازێک لە مەرزەکان داخلەکرێ کەەوە شتێکی باش نییە شتێکی زۆر غەڵەتە دەبی حکوومەت هاوکاری جوتیاران بکە لەوەی ئەو نیشتیمانە وڵاتە بەرهەمی خۆماڵی تێدا زۆربی ئاو هەوایەکی باش خاکەکی باشمان هەیە دەکرێت ئەو وڵاتە بکرێتە وڵاتێکی کشتتوکاڵی و سەدا ینی بە ڕێژێکی زۆر هەموو دەهاتی وڵاتەکەی پشت بە کشتتوکاڵ بەستی بەڵێ بینەرانی بەڕێزەوەی بینیتان فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکانی داری سۆران بوو کە کشتتوکاڵ پێی هەڵسا بوو تایدا چەندین بەرهەمی خۆماڵی سنووری ئیداری سۆران لێرە نمایشکران و جوتیاران لێرە بەرهەمەکانی خۆیان ساغ کردەوە 18 جۆر لە بەرهەمی خۆماڵی سنووری ئیداری سۆران بوو لێرە نمایشکرا بوون و بەوە ماوەی 2 ڕۆژ کە بەردەوامی هەبوو لێرە جوتیاران بەرهەمەکانیان ساغ کردو بە هاوڵاتیانی ناوچەکەیان ئاشنا کرد دیارە ئەوەی تێبینی کرا لەم فیستیڤاڵە جوتیارانی ناوچەکە داواکاریەوان هەیە کەواپەرە بە کشتتوکاڵ بدرێت لە سنووری ئیداری سۆران چونکە ناوچەیەکی بەپیتە بۆ بەرهەمێنانی کشتتوکاڵ هەم خاکەکەی و هەم ئاوەکەی زۆر باشە بۆ ئەوی بەرهەمی کشتتوکاڵی زیاد بکرێتن ئەوان داواکەن کە وەزارەتی کشتتوکاڵ هاوکاریان بکاتن چونکە ئەوەی لە توانای ئەواندا هەیە تەنها بەرهەمێنانی ڕێژەیەکی کەمەکەوان ئەگەر بێت و هاوکاری بکرێن توانن بەرهەمی زیاتر بخەنە ڕوو و بۆ ناوچە جیاوازەکانی تری هەرێمی کوردستان ڕەوانەی بکەن هەروەها ئەگەر بێت و بەرهەمەکان زیاد بکرێن ئەتوانن ڕەوانەی دەرەوەشی بکرێن بۆ یەک گرنگە سێکتەری کشتتوکاڵ گرنگی پێ بدرێ و جوتیاران هاوکاری بکرێن بۆ ئەوەی بتوانن بەرهەمی زیاتر بخەنە ڕوو بەخوای گەورەتانە سپێرم.